بەدڵێکی پڕ لە ئیمان و تامەزرۆیی دیداری ماڵی خوددا 329 هاوڵاتی ئیدارەی سربەخۆی سۆران دوای ساڵانێک لە چاوەڕوانی و ڕاکێشانی تیر و پشک جانتای سەفەریان پێچایەوە و بەرەو ڕووی قیبلەی موسڵمانان و ماڵی خوا و بەجێهێنانی پای پێنجەمی ئیسلام کە فەریزەی حەجە گەشت دەکەن. ئەمڕۆ سێر قافلە بەڕێیەکرێتن سعات 2 شەو بەڕێیەکەون لە بۆ ماڵی خوای گەورە کەوا هەر قافلەی 49 نەفەرە کۆی گشتی 147 نەفەرە و قافلەی دووەمینیش هەر ئەم شەو کاتژمێریەک بەڕێیەکەون ئینشاءالله ئەوانیش هەر 147 نەفەرە بیانیش 29 نەفەرمانە مینی ئەوانیش بەڕێیەکەون ئینشاءالله تعالی کۆی حاجیانی ئیدارە سەربەخۆی سۆران لە ماوەی 24 کاتژمێری داهاتوو هەموو سەفەری ماڵی خوای پەروەردیگارەکەن ئیدارەی سەربەخۆی سۆران. مام ڕەسوول یەکێکە لەو حاجیانەی لە ساڵی 2009 ناوی خۆی بۆ فەریزەی حەج نووسیوە و 17 ساڵ چاوەڕوانی ئەو پەیوەندیە بوو کە پێی بڵێن ناوت گەڕایەوە. مام ڕەسوول بە زەردەخەنەیەکی پڕ لە شکۆوە دەڵێت سوپاس بۆ خوددا کە بانگهێشتی ماڵی خۆی کردم. سپاسی خوای گەوراکەم کە ئەو ساڵ لەڕێی ئەو نووسینە ئەلکترۆنیەی قسمەتن بوو لە مێژە چەند ساڵان بووە ناوی خۆی خێزانم نووسیە بەڵام ئەو ساڵ لەخوای بەزیادیوی ناوەکەی خۆم گەڕاوم بەردام بەداخەوە دەگە خێزان لێکدا بڕانیوی نەگەڕاوە. سپاسی خوای گەوراکەن ئینشاڵڵا بە قسمەت هەموو موسڵمانان بتەمەنەوە ئەرکێکە و کە ئینسانی خۆ موسڵمان بزانی لەسەر توازن بوو بێ هەولی خۆی لۆ بدەی بەڵام هیوادارن کار ئاسانی زیاتر بکرێت لە ئەو خەڵکەی مستاقی عەزە و ئەیەوێ بچی هەم لە ڕووی تێچووی خەڵک باری هەموو خەڵکی قورسە. لێرە هەر حاجیەک دەدوێنیت کە گەشتی ماڵی خوددا دەکەن بە تامەزرۆیی و دڵخۆشیەوە دەدوێن و تامەزرۆی گەیشتنن بە ماڵی خوددا و بەجێهێنانی فەریزەی حەج. لە ناو کاروانی حاجیاندا تەنیا دەنجی شادی و لەبەیک اللهم لەبەیک دەبیسترێت کە بە دڵێکی پڕ لە پەرۆشیەوە بەرەو حەڕەمی مەکە بەڕێدەکەون. درێن زۆر خۆشە بەو زێ پیرۆزم بارکەی وەڵڵاهی مامۆستا لە 2017 نایەخۆم نووسیە ناوم دەرنەچوو ئەو جارەی بە ئۆنلاینەکەم نووسی لە خوای بەزادیبی گەڕاوە. شکر بۆ خوددا الحەمدولله نەوەی مەهۆتیەوە ئەو ڕێگەڕێکۆ ئەمەتەوە محەممەدا زۆرە بۆ پیرۆزە شکر بۆ خودێ بەلە وڵا زۆرە پێش خۆشم زۆر هەگە مەبیت هەمە سەڵە دێچم. کەسوکاری حاجیان لە هەموو لایەکەوە هاتوون هەندێک بە فرمێسکی خۆشی و هەندێک بە نزای سەلامەتی ئازیزانیان بەڕێ دەکەن. لێرە پیر و گەنج وەک یەک دڵخۆشن. ئەم کاروانەی حاجیان تەنها گەشتێکی ئاسایی نییە بەڵکو گەشتکردنە بۆ ماڵی خوددا بە ئومێدی گەڕانەوە و لێخۆشبوون و بەجێهێنانی فەریزەی حەج. گەشتێکی سەلامەت و حەجێکی قبوڵکراو بۆ حاجیانمان لە خوای پەروەردگار دەخوازین. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.